Sunrise 12 Sunrise it was the grammar and functions رزمان ورككان unit 3 يكي سيم Students book page 21 كتابي خوين كارلا براويستويك expressing certainty دربريني دلنياي A present دربريني دلنياي لرانا بردودا positive array دتواني دلنياي لباريشتكي array ودرببرين او negative ناري دتواني دلنياي درببرين لباريشتكوا كوانيا positive array subject كده نسينوا كلا برسيارة كيدايا must be دبيت بدوي must be دايك إقلاوانا دكريبت adjective noun job ناوي بيشا noun thing ناوي كلو بليان أمير adverbs of time or place أو فرماني كاتيان شويني verb ing and past participle دكريبت إقلاوانا لو كاني دادرابي راستوخو دي نسينوا ورمضالين he must be tired أو دبيت ماندو بي he must be a lawyer أو دبيت Paris دربي noun job it must be a car أو دبيت سيارة بيت noun thing تاكو تاي negative دربريني دلنياي لباريشتكي نريو subject كده نسين can't be يعني ناكرت وهمان شو تاوكرا كاني سري بدو عندك adjective noun job noun thing adverb of time or place verb ing or past participle برمضالين he can't be sick ناكري أو نخوش بي he can't be a doctor ناكري أو بزيشك بي it can't be a car ناكري أو سيارة بيت وكان كشتاو كتايتنا كاني دادرابو دينو سينو اگر نوتی دابو او دڵنیابوون لەبارەی شتێکی نەرێەوە can't be بەکاردێنین ئەگەر نوتی نەدابوو دڵنیابوون لەبارەی شتێکی نەرێەوە must be بەکاردێنین نمونە یەکەم they win all the competitions ئەوانە هەموو پێشبڕکێیەکان دەبنەوە لەناو کانیدا good players یاریچی باشن certain دڵنیایی دەرببڕا لێر لە کۆتاییدا ناوی پیشەی داوە و بە win ڕانەبردوویە کاتە دەزانین دڵنیایی لەبارەی شتێکی ڕانەبردووەوە سەبجەکتەکە دەنووسینەوە they must be و ناو کانەکەش دەنووسینەوە good players ئەوان دەبێ یاریچی باش بن دووەم Sarah is absent from school today سارە ئەوڕۆ لە قوتابخانە غایی بەیان نەهاتووە express certainty دڵنیایی دەرببڕە use sick بشەی sick بەکاربێنە نەخۆش سەبجەکتەکە دەنووسینەوە Sarah دەتوانین شی بەکاربێنین لەبەرەوەی زی تێدا ڕانەبردوویە کاتە must be دەنووسین دەڵێن Sarah must be sick سارا دەبێت نەخۆش بێت سێم the old man is treating the patient کەسە بە تەمەنەکەت چارەسەری نەخۆشەکە دەکا he doctor certain he doctor لەگەڵ certain بەکاربێنە بڵێکە پزیشکە دەڵێن he must be a doctor دەبێت پزیشک بێمان چارەسەری خەڵک دەکات زی داوە ڕانەبردوویە بۆیە must be بەکاردێن چوارم look سیرکە John is running very fast John زۆر بە خێرایی ڕادەکات use not tired بڵێ کەماندوو to show certainty بۆ دەربڵێنی دڵنیایی لەبەرەوەی نۆتی داوە کاتە پێستە شێوازە نەرەیەکە بەکاربێنی لەبەرەوەی ڕانەبردووشە کاتە can't بەکاردێنین can't be سەبجەکتەکە نووسینەوە John can't be tired John ناکرێت ماندوو بێت لەبەرەوەی لەسەر دڵێ بە خێرایی ڕادەکات بەشی B past لە ڕابردوودا دەربڕینی دڵنیایی لە ڕابردوودا positive array negative نەرێ ئەگەر دڵنیایی لەبارەی شتێکی ئەرێ و دەربڕین سەبجەکتەکە دەنووسین must have دەنووسین بەدوای must have دا ئەگەر لە ناوکانیدا adjective noun job noun thing adverb of time or place or verb ing ئەگەر یەکێک لەوانە درابوو ئەو پێویستە لە پێش ئەوانە بین زیاد بکرێت بەڵام ئەگەر past participle درابوو ئەو ڕاستەوخۆ دەنووسرێتەوە لەبەرەوەی بینیش past participle ئەگەر infinitive دابوو لە ناوکانیدا ئەو پێویستە بیگۆڕین بۆ past participle لە کاتی دەربڕینی دڵنیایی لە ڕابردوودا سەبجەکتەکە دەنووسینەوە بۆ دەڵێن he must have been tired ئەو دەبێ ماندوو بوو بێ he must have been a lawyer ئەو دەبێ پارێزەر بوو بێ it must have been a car ئەوە دەبێ سیارە بوو بێت بەڵام ئەگەر شێوەی سێمی دابێ ڕاستەوخۆ دەنووسینەوە بۆ he must have finished the work ئەو دەبێ کارەکەی تەواو کرد بێت negative نەرێ subject دەنووسین can't have یان couldn't have بەکاردێنین هیچ جیاوازیان نییە هەرێکیان بەکاربێنین لێرشدا بە هەمان شێوە ئەگەر adjective noun job noun thing
یان adverb of time or place ئاڵفرمانی کاتیان شوێنیان وێر پایەنجیدا بوو ئەو پێویستە بینیان لە پێزیاد بکرێت بۆ مانای ڕستەکەی تەواو بێت بەڵام ئەگەر شێوەی سێمیدا بڕاستەوە خۆ دەینووسینەوە ئەگەر infinitive جا بوو هەمان شێوەی سەر پێویستە بگۆڕێ بە past participle وەڵمە دەڵێن he can't have been tired ئەو ناکرێ ماندوو بوو بێ he can't have been a lawyer ئەو ناکرێ پارێزەر بوو بێ it can't have been a car ناکرێ ئەوە سیارە بوو بێت ئەگەر شێوەی سێمیدا بێت وەڵمە دەڵێن he can't have finished the work ناکرێ ئەو کارەکەی تەواو کرد بێ دەکرێت couldn't have بە هەمان شێوە لە شوێنی can have بەکاربێنین هیچ جیاوازیان نییە لێرەشدا ئەگەر not درابوو can't have یان couldn't have بەکاردێنین یعنی داوای دۆ شێوازێکی نەرێ بەکاربێنین ئەگەر not نەدرابوو must have بەکاردێنین نمونەی یەکەم they lost the game last week ئەوان هەفتەی ڕابردوو یاریەکەیان دۆڕاند لۆستی تێدایە ڕابردوویە کردارێکی ڕابردوو و last week شی تێدا بەمان شێوە not played well بەباشی یاریان نەکرد certain دڵنیایی هەدەم نۆتی داوە کەواتە can't have یان couldn't have بەکاردێنین سەبجێکتەکە دروستینەوە they can't have play infinitive بەداوێتی دەیە بیگۆڕین بۆ past participle played well ناکرێوان بەباشی یاریان کرد بێ دووەم we saw something big in the sky شتێکی گەورەمان دیت لە ئاسمان express certainty دڵنیایی دەربڕا use airplane بڵێ فڕۆکە لەبەرەوەی سۆی تێدا ڕابردوویە کردارەکە کاتە دەربڕین دڵنیایی لە ڕابردوودا وە نۆتیشی نەداوە کاتە must have بەکاردێنین هەر کاتێکی noun thingمان هەبوو ناوی کەلوپەل ئەوە it وەکو subject بەکاردێنین it دەنووسینەوە must have لەبەرەوەی noun thingi داوە کاتە بین پێویستە زیاد بکەین it must have been an airplane دەبێت فڕۆکە بوو بێت سێم the engineer was busy yesterday ئەندازیارەکە دوێنێ سەرقاڵ بوو she worked certain in her clinic دەبێت لە یادەکەی خۆیدا کاری کرد بێت in her office دەبێت لە فەرمانکەی خۆیدا کاری کرد بێت وۆزی تێدایە کەواتە ڕابردوویە وێکی داوە دەبێتە must have worked work infinitive دیدی بۆ زیاد دەکەین دەبێت past participle دەبێت کاری کرد بێت نمونەی چوارەم John was running very fast John زۆر بە خێرایی ڕای دەکرد use not tired بڵێ ماندوو نەبوو to show certainty بۆ دەربڕینی دڵنیایی لەبەرەوەی وۆزی تێدایە دەربڕینی دڵنیایی لە ڕابردوودا نۆتی داوە کەواتە can't have یان couldn't have بەکاردێنین John couldn't have یان دەشتوانین بڵێین can't have tired adjective کەواتە بینی لە پێ زیاد دەکەین being tired ناکرێت John ماندوو بێت